به سدان ساله آوا کل و نافچه چیت جبو پروژه مزن سودجه نهاتیه ورگرتن. دما کبریارا دروست کرنا بنداوا دیرلوکی هاتیه دان کیفا خلکی نافچه گلکی هات. نافچه آوان دی گشه اکت. لی کیفا وان دریش نکر. جاوی مجید دلت حکمت حتونی که حکمت قربو مجید ندامه. اگر مثلا پروژه بتر واسطان دن و سباید مستقبل زراعی کن قربو من ایتادان مستقبل عد ویان و تشکن بوسی حتی بو مستقبل کم مثلا خلک استفاده لبینید. 600 دونه من خلک نافچه کتنه بر دروست کرنا اوی بنداوه. به هیویاوه که کده سودا بنداوه گشتیاری و آبوری قربوی زراروان کت به نوان لحکومت جی فرها. لزراروان بتنه او نبو بشک جوی خلکی کو کارج بو پروژه بنداوه کری حتی نو که پارن خواور نگرتینه. پایت خلکی جی گره که محطانی که قلبان نداره، حتانی که پیکمان نداره، عاملان نداره، گره پایت خلکی جی دفعات نداره خلکی پتر اوا کوهشت پای خلکی نداره. لمها 11 سال 2015 بری بنیاته بو بنداوا دیرلوکی هاتیه دانان. بریاره 37 مگاواتین کاربیج بوی خلکی نافچه پیدا بکت. اوش بوی مره من چاندنیه جی سود جبیت ورگرتن. اوه چنده که کار لسر هاتیه راوستاندن. دست پیکم اوا کی خلکی گوند هاتی نانی نبودوی دوان و مهندس دوان مگوته دبوشه چن نچن. گوته خودم گرد تسین رفراندون هاتا کن بودن بلکه سبب ما مشکلات چه ما گوته هیچ رنگی که چه مشکلی بود چه نبود بعد دیسا گون نولم ده هیچ مدام رفراندون هاتا کردن ام ترسین و دیشین سبب بلکه ما مشکلات چه بود کمپانیایی که ایرانی کارجی بجی کرنت کت الدسپی که کارگرم بو لی پشتی گوهرتنین سیاسی و انجام دانا گشت پرسیه کاروانجی سز بویه جدو 230 کارمندان هن وگریان ایرانه هنجیش کمپانیا سرفرشتیار وگریان ایتالیا ین ماینجی سرکار ناعینه دیتن دمکی دال جیهان شرشره آوه کردستان جیه که جوان میدانان کو افشارات دا گرمه ولاتن در دوره اوی چکیل دجیم بکارتینن دروست کرنا بنداوان دماکو هرما کردستان بریاردای هدی بیته ده ناوا اوی جیهانه دا حول بده سوده جو آوه ور بگیریا کو صدان سالت نفعردن ویدا در باز دبا سورجه ور نگرتی بریارک جه بریارن سیاسی ین هرما کردستان و ها کریا کو ولاتن در دوره جاره کدن بدور پیچن خواه یا جو بریارن خواه سزاین خواه آبوری و ین سیاسی زیانه بگین نهر ما کردستانه پشتی کو بریار اگیش پرسیاتی داین لگور آخفتنا خلک نافچه لگور آخفتنا نهر کمپانی بخواهی کو اوج میوانمه ایرو بر پرسیاره ایدی کارل سر اوی پروژهی هکر نراستیابید سز بویه ام دویم جاره خینه بر پرسیاره اول چند روزا کار سروی پروژه بنداوا دیرلوکی راوستیاه سدم چنه چند کسی زرار دیتنه بریانه هاجی دناوا رودای دا و ده برنامه رودای دا کو هوتلاین بو تایبتی بحث البمجاره هاتی کرن کو هجومارک جکره کاران حتی نو که پرور نگرتینه حتی نو که جی پرزگری قوان هیا لگل کمپانیای دست پیک است خازم لگل نینر مختارن دیرلوکی برستار ابراهیم باخوین بزانین چه زیان وانادیتنه پشترام لگل نینر کمپانیای باخوین هر وها لگل آلیه برپرسیار کاخ طاهر گلکس پاس میوانه ایروی برپرسیاری دست پیک است خازم بزانم یعنی هین چند گندن گوب سر درلوکی ونا هون مختارن اوان گندان همیا یعنی هوادیتیا کو شو راوسیا سر پروژه بنداوا درلوکی بله اسمانون بوده در فتا کو دا ما بحث به پروژه هادرو پاور درلوکی پیان طبعا افعال دوگاوه پروژه ساعت یا دانان افعال ما خلق گندر شویا گندر ما جی پیته نزدیک 614 مالا پیته 600 دونم علم کما یه بو پروژه ترخان که رفیس وقتی کود گندر شوا بلکه کما دید مصلحت عام خلق منطقه أبا بروجة كجلا كمازن الفائدة منطقة يعني كاك طهر بس أبا عرض خلك جندرة شباب تنيا
بله اف اردوی گوه اف پروژه که هر بیت ده بس اردم ایرشاویانه بله چند دونه من 600 دونم اردم حتی وی گوه و پروژه کرد باشه هکو عرض هوا کتیه بر پروژه هوا حتی نو که هوا تشتک بران بر عرض خوارگرتیه خود حتی وگاوه حکومت بو موافقتا وکی گوت او پاره بو حتی دانان کو چنده حکومت او موافقت بو ما یکی رکو عدد پارهشی 10 میلیارد و 600 و تشتک پاره بس حتی وگاوه وکی دینار یا دلار دینارشی من ورگت دلار بی دینار بی نه او ما ورگت نه ما ورگت نه دام حکومت هم قربونه که نه حتی وگاوه باشه يعني سوزك بهواهات يا دانكو هند قربو يا خوار بگیرن یان جی هند بچی بهنا قربو کرن بله وقت 16 هیواسه سال 2017 جناب سروک حکومت نچوان بازنه هاتا درلوک طبعا من جي جناب سروك حكومتي ديتكو اوجي وعدد ما قلت مختار ان شاء الله كخد حسكت بيچي صبر بكشن قلت امد قربوا دينوا باشا كاك طاهر چند خلك گندي يرشاوه سودج اوی بنداوه ورگرتیه ما بس من اوا چند خلک گندی لسر شولد کردن یعنی به پیکاپ بابن کره کار بن به قلاب بابن به موادی بید چند سر شولد کن خودی وکی شغل و پروژه اوه کو اوه ایرانیا کو او پروژه دست ایرانیا دا حتی وکی عامل و ادبیجم 4 عامل مید گنده سر شولد کن وکی پیکم جی سه پیکم مید گنده جت سر شولد کن وکی خلک منطقه جی عام خلک منطقه جی ایرانیا ندار شول راستی چمکی دست پی که جرمت گل ایرانیا او بی ما قبیل که ما گوته تبچه آلیات پیکما قلابات تبچه سلیمانی آن سما و بینیه ویره ام وکی خلک منطقه عام تقولی بی هم پروژه اب ارد مایا هم خلک منطقه مایا خلک منطقه با همی پیشمرگان فقیرن لازم خلک منطقه ما هم وکی گفت هم وکی خلک منطقه باش يعني هوا وكر كو ايراني بتشن يعني هوا نهلا كو درس شو خوب كان يعني شو مساله نه ما قال رئيس ايرانيا جت راستی ما همي تشتت كو تفاصيل المنطقه ما قال ايرانيا اخفتن چمكي ما قلت هنج الفير شارزانينا لازم اول تش علاقات ما وبي خوش بن او خلك فيرا مثلا سبب بروجه بيتا شولكن لازم وكي قلت خلك منطقه سر بس او هر تشتي موجود با اقسام شولكه تشتي گوه خونه دما ما قلت هر نفر راستی ما قلت اوجي بروجه كي قال لك ما زنت مصلحه خلك منطقه دايا فايده ما هم ياد انا تنه باش كاك طاهر خطای چه خطاش بله كاك طاهر بس من بزانم نو كام ماين الوريان نخه بگاوه بری رافراندون بیتا کرن افصال خره هیچ شوله و هدی گلک ضعیف بی شون نتر گلک ام چونویره مگوت شوله و هدی ناره و چید بو یعنی بری رافراندون دست پیکت او هدی دویره مهندزان کس نماد ویره کس نما یعنی ما قال اچوما ده بری بچن اچوما ویره او مهندزی و نبوی مگوت آقای نبوی بو هنده چنه مال كيف خدي ام فيري نظام في شيء طهران بيت ما ولنا ذا طهران الجلمة تاخوي ام تشينا مال باش المهم لا ما بس مشكله نينه يعني حتى في جوجي صالك وبين شيء ما تش مشكله بوا پیدا كن ام رزيل دين احترام الدين تدريبات دين مشتبانين هاري كارين هم شغل باشا كاك طهرتوا القلب بمينا برز صالح الرسولي كو انينا لي كومبانيا يا جبجي كار يا بروجي او جيمي فاني مي بر برسياره كاك صالح هسته مجم بس خازم زانم يعني شلون بهر اوا يعني شويه كتشولكن يعني كار لسر بروجي بوسه بيوندي بتشي وهبو كي ولا نماون سرطار رزو سلاومه بويو بينارانتان ئەبێ بڵێم ئەم پرۆژەیەکی نێودەوڵەتیە وەکو ئەزانن پرۆژەیەکە وەکو مناقسەیەکی بینەلملەلی ئەمە وەرمانگرتووە و هەر گۆڕانکاریەکی نێودەوڵەتی تەئسیری ڕاستەوخۆ دانێ لەسەر ئەم پرۆژەیە. ئەم پرۆژە لەسەر قەرزی جایکای کۆمپانیای یابان کە هێزێکی سەرمایەگوزاری ژاپۆنیە لێرە ئیستثماری کردووە وەکو قەرزێک بەلای هەرێمی کوردستانەوە ئەم پرۆژە هاتووە ئیستثماری کردووە. ئێمە بڵێن ئەم پرۆژە
کە مناقسەیەکی نێودوڵەتیە ئۆتۆماتیەن تابعی شرایەتی نێودوڵەتیش دەبێت. یعنی ئەگە هەر گۆڕانکاریەک لە هەر کۆمەڵگایەکی نێودوڵەتیە کە پەیوەندی بێت لەگەڵ ئەو وڵاتانەیە کە لەم پرۆژە شغل دەکەن و باشە پەیوەندی بە چێوە هەبوو لەم حاڵەتە پەیوەندی بە گشتپرسی هەبوو؟ بە تاکید ئێمە بڵێن ئەم پاش گشتپرسیەکە هێڵی ئاسمانی ڕاگیرا بەهۆی ئەوە کە هێڵە ئاسمانیەکە ڕاگیرا کارمەندان و ئەندازیارانی و مدیرانی ئەمە بەڕێوبەرانی ئەمە کە ڕۆشتبوونەوە بۆ ئێران نەیانتوانی لە کاتی خۆیان سەردانی پرۆژەکە بکەنەوە دەست بە ئیشی خۆیان بکەن تەنانەت کۆمپانیای ساڵح لێرە دوو پرسیارم هەیە. دوو پرسیارم هەیە یەکەم بەس ببوورە بچی هەموو کارمەندەکان بڕیاریاندا کە پێش گشتپرسی ئیجازە وەربگرن یەکەم دووەم ڕێگای زەمینیش هەیە بەینی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. ئێمە بڕیارمان نەدابوو لە ڕاستیە ئیشی پرۆژەکە ڕابگرین و ئەمانە بەڵام مەبنایەکە بەناو هەموو ئەو برادرانەیە کە شارزان پسپۆڕیان هەیە بەناو ریسک مەنێجمنت ئەبێ ئێمە هەموو ریسکەکانی ئەو تەسمیمانە لە بەرچاو بگرین ئێمە هیچ بڕیارێکمان نەدابوو کە پرۆژەکە ڕابگرین و دوای هەتا ڕیفراندۆمیش ئێمە دەستمان بە ئیشی خۆمان کردووە وەکو ئەبینن ئێستا من ئامارێکم لایە کە ئێمە کۆنکریت یانی ئەت لەبەر ئەواتێ بگەم کە ئێوە بڕیارتاندا لەسەر بنەمایەک بڕیار بدەن کە خۆتان زەرەر نەکەن ڕسکێک وەرنەگرن بەڵام خەڵکی گوندی ڕەشاڤە و دەرەلووت بەگشتی ئەوان زەرەر بکەن یانی ئەمە ئاساییە بەلاتانەوە؟ خاتون من قسەکانی بەڕێز تاهر موختارم بیست بەڕاستی ئەو قسانەیە کە موختار تاهر فەرمووی شتێکی وانە لە واقعا گوندی ڕەشاوە ئەو گوندانێک کە بە دەوروبەری ئەمان تەنانەت شاری دێرەلۆ و شیلاتزێ و ئەوانە 130 نەفەریان لایەمە عامل و ئەندازیار و ئەوانە ئیشیان کردووە کە ئائیستێش لە لای من کاک حەسەن لێرەیە کە ئەندازیاری خەڵکی ئەم گوندەی لایەمە هێشتا بەڵام ئەگەر واش بێ هەر 130 نەفەرەکەش ئێستا ئەوانیش نەماون چونکە ئێوە شوێنەکەتان چۆڵ کردووە پرۆژە نەماوە یعنی ئەوانە ئێستا بە ئیشن چونکە ڕسک مەنجمنت یعنی ئێوەکە لە ئیشی خۆتان ئەزانی چۆنە خاتون ئەمە وەکو بڵێن ئەم گۆڕانکاریە کە ڕووی داوە لە هەرێمی کوردستان وەکو ڕێفراندۆم تاسیری داناوە مباشر لەسەر ئەم پرۆژە لە بۆ ئەوە ئێستا هێڵی ئاسمانی ڕاگیراوە من نازانم لە تارانەوە ئەندازیارەکانم بەچی بێنمەوە بۆ ئێرە کە بتوانن ئەتوانی بەڕێگای فڕۆکەخانەی وەرمێ اینجا بۆ حاجە و مەران ئەتوانی بەو ڕێگایەوە بەکاربێنی یان ئەو ئەسڵەن فڕۆکەخانە لە دهۆک نییە کۆنتراکتێکمان هەروەکو کۆنتراکتمانەیە لەگەڵ هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی ئەم ئیشە کۆنتراکتیشمانەیە لەگەڵ ئەو برادرانە و ئەندازیار و مدیرانە کە لای ئێمە ئیشەکەن ئێمە ئەبێ بە پێ کۆنتراکتەکەمان ئەو شتانەیە کە لە کۆنتراکتەکەیە بۆیان دابینکەن کە یەکێک لەوانە تیکتی هەوایی بلیتی تیارەیە کە بۆیان دابینکەن کە بگەڕێنەوە باشە ینی پێش ئەوە کە بڕیار بدەن هەمویان پێکەوە بچنە ئێران ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەتان لەبەر چاو نەبوو کە ڕسکێکە ئەوەشە کە ڕەنگە نەگەڕێنەوە ئەوە یەکەم دووەمیش خەڵکیش ئێستا بەبێ ئیشە و پرۆژەکەش وەستاوە بۆچی پێش ئەوە خەڵکی ڕەشەوەتان ئاگدار نەکردووە کە ئەمە ڕوو ئەدات یان دێرەلووت بەگشتی خاتو ئێمە وەکو کۆمپانیایەکی ئێرانین بە تەئەکید ئێمە تەمسیلی سیاست ناکەین بەڵام وەکو بڵێ تەسمیماتی وڵاتی ئێمە لەسەر ئەم پرۆژێشە و ئێمە وەکو کۆمپانیایەکی ئێرانی تەئسیر دانێ بەیانی بێت و ئێران ئەگەر سنوورەکانی دابخە ئێمە ناچارین هەمومان بگەڕێنەوە بۆ ئێران و بۆ تاران واز لە ئیشەکەی خۆمان بێنی بەڵام ئەوەی کە ئەڵێن یەکسەر ئێمە پرۆژەکەمان ڕەها کردووە ڕۆشتونەتەوە وانە بووە ئێمە تقریبان وەکو کۆنتراکتێک هەمانمانە لەگەڵ ئەندازیاران و لەگەڵ کرێکارانی ئێرەدا ئەبێت هەر مانگێک دەڕۆژ مەرەخەسیان بدێنێ کە بڕۆنەوە بۆ لای بنەماڵەیان باشە کاک ساڵح لەگەڵمان بمێنە ینی بەس حەزەکەم بزانم ئەگەر ئەوانە دێنەوە یان نە بەس پێش ئەوەی ئەوانە دێنەوە یان نە ئێمە بەتەمای ئەوەن کە ئیشەڵا ئەم قەیرانە کاتووەتە سەر کوردستان ئەم قەیرانی
هێڵی ئاسمانی ئەوانە چارەسەر بکرێ بە تەئەکید ئێمەش بە خۆشحاڵیەوە هەتا هاریکاری یارمەتی ئەدەن کە بە زووترین کات پرۆژەکە ئیشەڵا دەست بەکارەکەی ئێوە بوشی کار بە پلانێکی تر ناکەن پلان بی مثلەن لە ڕێگای فرۆکخانەی ورمێ و حاج عومەران بێن. وڵی ئەوە بۆ ئێمە تۆزێک سەختە لە بۆ ئەوە ڕیسکی تێدایە ئێمە ئەگەر بێت بەپێ ئەو گرێبەستە ئەگەر کار نەکەین لەگەڵ ئەندازیارەکان و مدیرەکانمان هەر کێشەیەک تووشی هەر کێشەیەک بن بەڕاستی کۆمپانیا تووشی کێشە بێت ناتوانین ڕیسکێکی وا قبول بکەین بەڕاستی. باشە ئەنکۆ بەرژەوەندیا کۆمپانیایە ژێژیان و موچە خەلکێ وێ ناوچەیە تایبەتی 130 کارمەندان گرنگترە بەلای ئێوەوە. وڵی بەتاکید هەم بژێوی خەڵکی ئەم منتەقە هێندێکی لەسەر ئەم کۆمپانیایە وەکو بڵێن 130 نەفەر و ئەوانە هەم بژێوی هێندێک لە ئەندازیار و کرێکارانی خۆمان ئەندازیار و کرێکارانی خۆمان لەسەر ئەم پرۆژەیە واش ئەم پرۆژەیە کە ئێمە لە مناقسەیەکی نێودوڵەتیا وەرمان گرتووە وەکو ئەو بەشەیە کە زۆر گرنگترە سنووری خەدەماتی تەکنیکاڵ و فەنی مهندسیە کە ئێمە هاوردومانەتە ناو ئەندازیار و تەکنیکاری تاران گرنگترە لە گرێبەستی 130 کەس کە ڕەنگە زیاتر لە 130 خێزان بەخێو بکەن. بەتاکید ئەوە بڕیاری من یعنی من ناتوانم لەسەر ئەوە بڕیار بدەم ئەوە بڕیاری نێودوڵەتیە بەیانی ئێمە تەسمیمان وایە بەیانی هەڵی ئاسمانی بکرێتەوە مەرزەکان مەترسیەکەیان لەسەر لابچێت هاتوچوو ئاسایی بێتەوە من بڕیارە دەم کە حەد لە بەیانیەوە دەست بە ئیشی خۆمانەکەین و کێشەکە نەمێنێ بۆ پەڕی خۆشحاڵیەوە چون ئێمە وەکو نوێنەرێکی کۆمپانیایەکی ئێرانی حەزەکەین پرۆژەیەکی ئستراتیژی وەکو پرۆژەیە تەواو بکەین و لێرە وەکو نیشانێک لە خۆمان بەجێ بێڵین. باشە کاک ساڵح لەگەڵمان بمێنە حەزەکەم هەندێک پرسیارەش کاک تاهەریژی بکەم یعنی کاک تاهەر ئەستخوازم بزانم یعنی بەری کۆمپانیا بچیتن گەل هەوا ئاخفتیان گەل هەوا ناخفتیان ژەمە هوسا جهد جول کریە و نەماینە سەر پرۆژەی گرێبەستێن کول گەل خەلکی ناوچەیە گرێداین تو بێژی خەلکی ناوچەیە گەلوا شول نەکریە بەس ئەو بێژیتن زێرەتر 130 کارمەندن وان خەلکی ناوچەیە بخۆ بوون یعنی تو چت بێژی سەر باخفتنێن کاک ساڵحی نەخێ بەری بچن ئەو ئاگاداریەمانەتیە و نەتەنێ مە گوندە و حتا ئاگاداریە نەحیەدان و دەستگات حکومەتی ژینێکی یا نەگوتیمەوەکی خەلکی گوندی ئەم دەچین بەچوەکی خەلکی کوشوڵە نەخێ هەمی خەلکی منتەقا مەگەوێ 10 نەفەر دوێرینینە ئەم دەبچینەوێرە خەر ئامەلێت خۆ هەمی مەهەندزێت خۆ ئامەلێت خۆ حتا تەباخ بخویت ئیرانەینا حتا ئامەلت تینا حتا مەهەندزت تینا یعنی هەمی خەلکی منتەقە ئامەکەتکو هەمی نابنە 10 نەفەر باشە پاو 130 کەسەکینە ئەڤێن و کاک ساڵح خەلکی منتەقە أو نخي صدوسي كاس المنطقة ما مرات من خلك المنطقة ما كذا قبل تخرجكم كمية احنا فدورينا همي مهندسة إيرانينا حتى بدأ بشنا ويره ما نذقبت أو بري بشن موجود ويره همي عامل دوم مهندسة همي إيراني تنيا ويره يا خلك المنطقة ما بيجون منطقة قزامة يقرر مهندسة إنه بيتبري بشولك أو نبيتله دو مهندسة ماجد ويرينا هم عامل المدهنا فدورينا همي سيفي كم ما دوره آلیات من نیند ویره من اب پروژه ویره همه دقیقه دو آلیات ویره نمانه اب برینی که جی بار شولا که باش که 5-6 آلیات ویره بین افسال خره همه دو آلیات 3 آلیات ویره نمانه همه عاملت خو مهندسیت خو همه بخوید ایرانت اینا ویره حتی طباخ ما گفتم ده طباخ با اینین قبیل نکر حتی گفتم زاده ویره نخون اله ایرانیا بیتن باشه کاک صالح اگر حذا که ولام بده اگر ولام کت پی به دنگ تراوی اتوانی حساب کی بەسەر چاو دەبێ بڵێم ئەو قسانەی کاک موختار تایر دیارە زۆر سەردانی پرۆژەکەش ناکات دەبۆ ئەوەی لەم کێشانە ئێمە بەردەوام لەگەڵ یەک پەیوەندیمان بۆ لەگەڵ موختار تایر ڕێز و احترامەیە بۆی زۆرتر لە بەرەکانی شەڕ بوو لەگەڵ داعش دەستخۆشیشی لە یەکەم بەڵام ئەبێ بڵێم من ئامارێکم لایە کە لێرە ئەتوانم بۆ ڕووداوی بنێرم ئیشەڵا دواتر ئاراستەتانەکەم
کە ڕێژەی ئەو کارمەندانە ئەو ئەندازیار و کرێکارانە کە لێرە ئیش دەکەن و خەڵکی ئەم ناوچەنە بۆ ئەوە کە ئیسبات بێت کە ئێستا بە کورتی کاک ساڵح چەند ئەندازیاری خەڵکی ئامێدیە و ڕەشاڤە یانجی دەرەنووک لەسەر پرۆژەی ئێوە ئیشەکەن نەک بە کاتی بەو پێی ئەو ئامارە نەک بە شێوەیەکی کاتی کە لەگەڵ ئێوە بەردەوامن ئەندازیار بن یان تەکنیکار بن. وەڵی ئێمە وەکو ئەندازیار و تکنیکاڵ بڵێن بەشێکی ئەندازیار و تکنیکاڵ لێرە لای ئێمە ئیشەکە ئەمڕۆ تەنیا ئەندازیارێک کە هاتووەتە سەر ئیشی خۆی لای ئێمە ئیشەکان لە بەشی تکنیکاڵە کاک حەسەن لێرە ئێستا پێکەوە بوون بەڕاستی. من ئەبێ بڵێم لە بواری تکنیکاڵ و ئەمانەوە نەوە گڕەخنەیەک بێت و ئەمانە ئێمە تکنیکاڵێک کە بتوانێت بابەتی 120 کارە بابێت لە منتیقە پسپۆڕێکی کەمیان هەیە و هەر لەبەر ئەوە ئێمە حتا داوامان لە قوتابیانی مەکتەبەکان کردووە کە بێن سەردانی پرۆژەکە بکەن لەبەوە تەشریع بن کە بەیانی خۆیان ئەندازیار و تەکنیکارێک خەلکی ناوچەیەوە نینن بەس ئەست خوازم بزانم هەنێک ئاماران شتە وەربگرم هەنێک ئامار لێ وەربگرم یانی ئەوەی کە لە ئێستا لەبەردەستە چەند ئەندازیار خەلکی منتەقەکە ئیش بکە لەسەر ئەو پرۆژەیە نەبووە یان نە ئەوانەی کە ئیشیان کردووە لەسەر پرۆژەکە ئیشیان چی بووە؟ وڵای ئەندازیارەکان لە بەشی ئجرا بوون لە بەشی چۆن بڵێن کانساڵد ئەو ئەوانەی کە لەبەر دەستن کاک ساڵح ئەوەی کە لەناو دەستی توان ئێستا ئەو وەڕقەیە چی تێدا لەسەر خەڵکی و منتەقەیە ئەوە کە لەبەر دەستی تۆیە؟ وەڵی لەسەر خەڵکی ئەم منتەقە ئیستا ئەتوانم ئەوانەیە کە بڵێم لە بەشی تکنیکاڵ و لە بەشی ئیداری ئەم پرۆژەیە کارەکەن حتا ئەتوانم بەناو پێتان بڵێم ئەوانەیە کە تکنیکاڵن پتر لە 10 نەفەر ئەتوانم ناو ببەم لێرە دەی بەشی تکنیکاڵ خەڵکی منتەقە ینی خەڵکی منتەقە ئێستا کاک تاهەری شواڵێ ینی تەنها لە 10 کەس تێناپەڕن ینی ئەوانەیەکی خەڵکی منتەقە بن لەسەر پرۆژەکە ئیش بکەن نا 10 نەفەر مەبەستم بەشی خاتون من بەبەستم عامل و تەکنیسیان بەشی تکنیکاڵ ئەڵێم کە لە بەشی فەنی و مهندسی و ئەوانە ئیش دەکەن وەکو ئەندازیار وەکو تکنیسیان ئیش دەکەن نەک عامل و ئەوانە وەکو عامل و ئەوانە نزیک بە 120 نەفەر لێرە ئیش دەکەن من ئەتوانم بەڵگەنامەکەی ئاراستتان بکەم هیچ کێشەیەکیشمان نییە. باشە کاک ساڵح لەگەڵمان بمێنە کاک تاهر ینی ئەس خوازم بەگەرمە جەمتە یانی تو بێژی پشتی خەراجی ڕێمەتگەلوانەکیری 10 کەس ینی هاتنەوەرگتن سەرشولی هیم بوان مەرجێن و نوتەوانە هەین و وی حالەتی هەیە هین قەبیلکەن جارەکادی شولێوان دەست پێ بکێتەوە هەکێ دەست پێکرەوە دەستپێکی وەختی ئەف شەریکە هاتکە وێرێ مام گەل شەریکە هەفتە مدیری دەوە مەگوتێ حکومەت ئەمە اتفاقیرە ئیتفاقی دی بۆیشی بێن لازمە هینجی گوداریە مەبکەن وەکی خەڵکی منطقێ پشتنگی ما ئامارێ خۆ ئامارێ ناوێت خۆ مەهەندزێت خۆ ئامەلێت خۆ ساقت خۆ خڕادانەوێ بلا بێژی یەک مەهەندزێ ئەوە دەمەمە ئەڤەی دوێرە بریە وێرە یەک مەهەندز بلا ببیتە وێرە بس هندك عمل دويرة يعني هندك ببلوكو فلان أبا أكيد أو أمار خوي نابا وطلب كربي ما يدافع ما ينفسي هش تضم كريم دويرة بي ما يدافع كريم بلا بيجي أمنوا أو أمنوا ما بويه بريا ويرش شركة مهندسة فلان أن شا ما يبغى قيد كده هم عمل دوا مهندس دوا هم إيران يتنافيره باش کاک تاهر کاک صالح هر دول گلمه بینن برابر اکی یکیا اداری یا نافچه دره لوکی سامی وشانه برابر ناحیه دره لوکی باوی که راست برای تلفن الگلمه کاک سامی تقول صحبت بيتن دبيجن كو ببي دزجهن حكومي أبي كومبانيا كارخوا بجهشتيا إجبرجش برسية تشوني إيران أو بخوجي بيجن كومبانيا بخوجي بيجتن يعني شو هالشيء بيت كومبانيا كما هو صا ج جراكيفا كارخوا بجه بهليتن وبيك وهاو بيهوا وجري بس نبويا هوا شو هاي جوان نبويا كواش ولا خب جهشتيا بله سلاف الوهمية البنارة وهمي هل بتمشين بيجن بروجا بندافا هايدرو باور يديرلو كونا غجي باجكرنا وك يكي كارجري تانو که طبعا همشين بيجن كومباني آگهداری منکریه کو کار خود چول که وکی دیجی ابروجی ما دیفتونه که سربابته کری نکوی چول کری تمامی
تا ابروجي تقريبا 7 نفر توان ويري بونش اندازيار وكومباني رتوان بس كاريا راوستيا كاك سامي بله کار راوسیایه بوز ببي هوا هاتي راوستاندن بله آگه داری مهاتی کرن بریکا دایره کهربی بس پروژه کهربیه پیوندی تلفنی گل ریوبر گشتی کارابادو که کری اکو بو من دیار کرد کو بو ما هفته که راسته تا کمبونه کی فرمی بوزانین دوز باسی شب کمبونه کی فرمی دل دیوان وزارت کهربی تگریدان بریکا وزیر کهربی گل هر دو نینرت کمپانیت ایطالیویت ایرانی بودی چون سرکاری و کو پتر يعني دي كاردس بكتفه بله افخو تانو که بو ماوی کاتی را گرتیش برچه چون کو راستی بیش متا کو حتانو که حکمت قصة كومباني نداينه أبيد بونا بس أود بيجيتن نينا كومبانيات بيج برنبونا يعني جشتن عسمانيش بروي أو راوسياينه ودخولي فيها هر اوردره کی بگیرن کو پاشا روجه ده هبیتن يعني اوجی نه دیاره کدی کنگی گشت عثمانی هولی رو بغداد و سلیمانی بابن بله از متدیار کم هندک اگر هبون کو کاریوانی راسته ایش وان ابو کو صافي وان طبعا هر فتره بيت جورين شكو صافي اولي یک کار واقش کرنا عردی بو او صافي دی بدل بو یک کولان بو نوكا صافي دي ديت دانانا فوربيدات كهرباء او صافي دي طبعا وقت فاق واسن بو ايراني صافي دي بريكا فروك خانته باشا كاك سامش بردم انا ما بس خازم كرتي بزانم نوكا هندت شو بكن اجراءات هوا قال كومبانيا تشنا بله وك اجراءات ام دي الهيفيا دوفا كومبونا الديوان وزارته قال هر كومبانيا ما يدخل كريكو فرمي دي جواب ما هيتا كرن شكوك یکی کارگری امنا آگاه دارم که شول دیراوستت یا اوان سحبت چکوان گریدانه گریباز گر حکمت کاریوان دی فردان امجي دل بندا انجام نوي كومبونه بين كاك سامي جلك سباس ببريس سامي وشا مبرا فير ناحيه دير لوكي سباس ببريس صالح رسول نيري كومبانياي كوج دوك الجلمه بود قال مختار نيري مختار دير لوكي طاهر ابراهيم امجي دل بندا بريار بينجي ديوان وزاره الكهرباء بزانين افي بروجي استراتيجي باشا روجاوي تشي بەرپرسیار بە سپۆنسەری تاوس کوردستان گروپ